ئەڵێم حەمە مۆبایلی تازە کڕیەوە پیرۆزە. ئەڕۆڵا میلاگەن دوێنێ کریم زۆر مۆبایلی چاکە. دەی بەخۆشی بێ ئەی خێرایەکی چوونە پەڵژشتی پێکرێ؟ کوڕە حەرایی بشە و قسانە. پۆز لێ نایەم بزڕامەکەی 6 گیگایە چی دێ پێی بکە؟ ناکاکەم باسی ڕامەکەی ناکەم باسی پرۆسەسەرەکەی یەکەم. پرۆسەسەرەکەی خێرایە یان نا؟ پرۆسەسەری چی؟ بەخوام لە پرۆسەسەر و پرۆسەسەر و شتیوە هەر نازانم. باش. ئەوەی کە بینیت نمونەیەکی سادە بوو لەناو کۆمەلگادا. زۆرێک لێمە شارەزاییمان نییە کە CPU یاخۆ پرۆسەسەر چییە و سوودی چییە. بۆیە وا بیرەکەینەوە کە ڕام دەستشانکەری خێرایی ئامێرە زیرەکەمانە نەوەک پرۆسەسەرەکەی. لەم ڤیدیۆدا بڕوونەکەمەوە پرۆسەسەر یاخۆ CPU چییە و سوودی چییە بۆ خێرایی ئامێرە زیرەکەمان. هەروەک چۆن مشکی ئێمە بەرپرسە لە بیرکردنەوەی ژیانە و کۆنتڕۆلکردنی ئەندامەکانی جەستە و هەروەها ئەنجامدانی کارەکانی ڕۆژانە. بە هەمان شێوە CPU بەرپرسە لە لێکدانەوە و ئەنجامدانی ئەو کارانی کە تۆ داوای لێکەیت و هەروەها کۆنتڕۆلکردنی هەموو پاشەکانی تری ناو ئامێرە زیرەکەمان. لەناو CPU دا شتێکی هەیە بە کۆڕ ناسراوە. کۆڕ بە کوردیەکی خۆمان وەکو کارمەند وایە. ئەگەر بێی سێ بکەین لەناو کۆمپانیایەکدا هەتا وەکو ژمارەی کارمەندەکان زۆرتر بێت ئەوە کارەکان باشتر و خێراتر بەڕێوەچن. بە هەمان شێوە لەناو CPU دا هەتا وەکو ژمارەی کۆڕەکان زیاتر بێت ئەوە CPUەکە خاوەن هێزێک و توانایەکی زیاترێ بێت و خێرایەکی زیاترێ بێت لە چاو CPUەک کە ژمارەی کۆڕەکانی کەمترە. ئەگەر بێمە پرسیاری لێ بکەم و پێ بڵێم خێرای ئۆتۆمبیلەکە چەندەیە؟ ئەوە دەیتە وەڵام ئەیتەوە پێم مەڵێی کە بۆ نمونە خێرای ئۆتۆمبیلەکەت 220 کیلۆمەتر لە سەعاتێکدا. و ئەگەر تۆ بیت و پرسیار لێم بکەیت و پێم بڵێ خێرای ئەم لاپتۆپە یاخود ئەو کۆمپیوتەرە چەندە؟ پێ دەڵێم کە بۆ نمونە خێرای ئەم کۆمپیوتەرە بریتیە لە 2.2 گیگاهرتز لە سانیەدا. بەڵام ڕاستێکیشی خێرای ئۆتۆمبیل بە کیلۆمەتر لە سەعاتە هەژمارەکرێت لە کاتێکدا خێرایی پرۆسەسەر یاخود CPUەکەت بە گیگاهرتز لە سانیەدا هەژمارەکرێت. با بێمە باسی ئەم کۆمپانیانە بۆ بکەم کە بەرهەمهێنەری پرۆسەسەری ئامێرە زیرەکانن. ئەگەر بێمە باسی کۆمپیوتەر بۆ بکەم دوو کۆمپانیامان هەیە کە بەرهەمهێنەری پرۆسەسەرن بۆ کۆمپیوتەر. ئەم دوو کۆمپانیایە بریتین لە ئینتێل و AMD. ئینتێل و AMD هەموو ساڵێک زنجیرەیەکی نوێ لە پرۆسەسەر بەرهەمدێنن کە لە ڕۆی تەکنۆلۆژیاوە پێشکەوتووترە لە زنجیرەکەی ساڵی پێشووتر. وهروە ئەم زنجیرە نوێیە بە چەندین مۆدێلی جیاواز بەردەستەخرێت کە لە ڕووی خێرایی و نرخیشەوە جیاوازیان هەیە. وەگە باسی مۆبایل زیرەکانیشە بۆ بکەم ئەوە چەندین کۆمپانیا جیاوازن کە پرۆسەسەری مۆبایلی زیرەک بەرهەمدێنن. هەندێک لەم کۆمپانیانە گشتگیرن واتە پرۆسەسەرەکانیان بەردەستەخەن بۆ زنجیرەیەکی بەفراوان لەو کۆمپانیانەی کە بەرهەمهێنەری مۆبایلی زیرەکن. نمونەش بەم کۆمپانیانە بیتین لە پرۆسەسەرەکانی کۆمپانیای کوالکۆم سناپدراگۆن و هەروەها کۆمپانیای میدیاتێک. هەندێک کۆمپانیای تریش هەن کە پرۆسەسەرەکان تەنها تایبەتە مۆبایلەکانی خۆیان. ئەم کۆمپانیانەش بریتین لە کۆمپانیەکانی ئەپڵ و هواوی. ئەپڵ خاوەنی ئەپڵ بایۆنیکە کە ئەم پرۆسەسەرە تەنها لە بەکاردێنێت لە مۆبایلەکان و تابلێتەکانی خۆیدا. لە لای تریشەوە هواویش خاوەنی هواوی های سیلیکۆنە کە ئەویش پرۆسەسەرەکەی تەنها بەکاردێنێت لە ناو مۆبایل و تابلێتەکانی خۆیدا. سامسۆنگ خاوەنی سامسۆنگ ئەکسینۆسە بەڵام ئەوەی جێی سەرنجە لێرەدا ئەوەیە کە سامسۆنگ جێک لە بەکارهێنانی پرۆسەسەرەکانی خۆی خۆشی بێبەش نەکردو لە بەکارهێنان و سودمەندبوون لە پرۆسەسەرەکانی کۆمپانیای کوالکۆم سناپدراگۆن بۆ مۆبایل و تابلێتەکانی خۆی. با من باسی کۆمپیوتەرەکە بۆ بکەم. لەسەر شاشەی کۆمپیوتەرەکەت ڕایکلیک لەسەر مای کۆمپیوتەر بکە و ئەخی هەڵبژاردەت بریتیە لە پرۆپەرتیز. کلیکی لەسەر بکە و پەنجەرەیەکە بۆ بکرێتەوە. لەم پەنجەرەیەدا چەندین زانیاری لەسەر کۆمپیوتەرەکەت پێدراوە. یەکێک لەو زانیاریانە بریتیە لە پرۆسەسەری کۆمپیوتەرەکەت. لەوێدا بۆ ڕوونکراوەتەوە کە جۆری پرۆسەسەری کۆمپیوتەرەکە چییە و خێراییەکەی چەندە. وەگە تێبزانین جۆری پرۆسەسەری مۆبایلەکە چییە و خێراییەکەی چۆنە، ئەوە ئەتوانیت بچیت سەردانی وێبسایتی فەرمی مۆبایلەکەت بکەیت یاخود بۆیت سەردانی وێبسایتێکی دیکەی وەکو GSM ناکەیت و بگەڕێت بۆ جۆری مۆبایلەکەت. لەوێدا هەموو زانیاریەکانی مۆبایلەکە خراوەتە ڕوو ئەتوانیت تێبینی بکەیت کە جۆری پرۆسەسەری مۆبایلەکە چییە و خێراییەکەی چەندەیە. کەواتە ئێستا زانیاریەکی سەرەتایی وەک لەسەر CPU یاخود پرۆسەسەری ئامێرە زیرەکان و ئەوە زانی کە ئەو بەشەی خێرایی ئامێرە زیرەکە دیاریەکەت بریتیە لە پرۆسەسەرەکەی نەوەک ڕامەکەی. ڕاستە هەندێکتان لەوانەیە بڵێن نەخێوانیە ڕامیش دەوری خۆی هەیە، میش دەمەوە ڕامی دەوری خۆی نییە. ڕام دەوری خۆی هەیە بەڵام بە شێوەیەکی جیاواز. لە ڤیدیۆ داهاتوومدا بۆ ڕوونەکەمەوە کە ڕام چی و چۆن دەورەبینی لە خێرایی ئامێرە زیرەکەماندا. ئەگە ڤیدیۆکە بەدڵ و سوودیش لێبینی ئەوە لایک و کۆمنت و شەیرەبی نەجێ. وەروە لەبیری مەکە سەبسکرایبی چەنەڵەکەم بکەی بۆی سودمەندبی لە ڤیدیۆکانی ناو چەنەڵەکەم و ئەو ڤیدیۆانەش کە لە داهاتووداری خەمە ڕوو. سپاسکە بینێروی کاتێکی خۆش.